غەزا لە چاوەڕوانی هێرشی بەرفراوانی ئیسرائیلدا کاتژمێری سفری نەهامەتیەکی دیکە پەلاماری ئیسرائیل بۆ سەر غەزا لە ئانوساددایە. תן להם את האפשרות לצאת, קודם כל לצאת מאזורי לחימה. سیانزەی ئاب بنیامین نەتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند ئێمە خەڵکی غەزە بە زۆر دەرناکەین، تەنها ڕێگایان بۆ دەکەینەوە خۆیان بڕۆن. ڕاشی گەیاند کۆتایی هێنان بە شەڕی غەزە نزیکە و هێزەکانیان بە خێرایی دەچنە پێش و بەم نزیکانە کۆتاپەناگەکانی حەماس کۆنتڕۆڵ دەکەن. نەتانیاهۆ کە بۆ تەلەڤیزیۆنی i24 و وڵاتەکەی قسەی دەکرد ڕاشی گەیاند هەموو ئەو وڵاتانەی کە ئامۆژگاری ئێمە دەکەن با خۆیان دەرگای وڵاتەکانیان بکەنەوە بۆ خەڵکی غەزە. هاوکات هەر ئەمڕۆ ئیال زامیری سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل پلانی داگیرکردنی غەزەی قبول کرد. لای خۆیەوە ئەفیخای ئەدڕعی وتەبێژی سوپای ئیسرائیلیش ڕایگەیاند ڕەزامەندی لەسەر پلانی داگیرکردنی غەزە دوای کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی ئەرکانی سوپا و دەستگای شاباک و چەند فەرماندەیەکی دیکە هاتووە. ڕاشی گەیاند سەرۆکی ئەرکانی سوپا شوویەکی کاتی دەدات بە هێزەکانی ئیسرائیل ئەوەش وەک خۆ ئامادەکردنی هێرش بۆ سەر غەزە. لەلایەکی دیکەوە خەلیل ئەلحەیەی نوێنەری حەماس لەگەڵ وەفدی دانوستانکاری میسری لە قاهیرە کۆ دەبێتەوە. تەوەری کۆبوونەوەکەش زیاتر بریتی دەبێت لە تاوتوێکردنی گەیاندنی فریاگوزاریەکان و ڕێکارەکانی ئاگربەست و وەستانی شەڕ. بەڵام بەڕای چاودێران تازە درەنگە بۆ ئەو باسانە و هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە بڕیاری لەسەر دراوە. لەم میانەیەدا بەشێکی زۆر لە سەرکردەکانی جیهان نیگەرانن لە دۆخی غەزە و ڕوودانی قەسابخانەیەکی دیکە. بەشێک لە سەرکردەی وڵاتانی عەرەبیش دۆخەکە وەک نەکبەیەکی دیکە وەسف دەکەن. شیاوی باسان نەکبە وشەیەکی عەرەبیە و بەواتای بەدبەختی و نەهامەتی دێت. زیاتریش ئاماژەیە بۆ ئەو کارەسات و نەهامەتیانەی کە لە دوای دامەزرانی ئیسرائیل لە ساڵی 1948 بەسەر فەڵەستینیەکاندا هات. قسەی کۆتایی ڤار دەیکات.